ژمارەیەک لەم ئۆتۆمبیلە سەربازیانەی کە داعش لە دژیان بەکاری دەهێنا ئێستا لە ژێردەستی پێشمەرگەدایە و دوای چاکردنەوە و خستنەوەکاریان پێشمەرگە لە شەڕەکانی دژی داعش بەکاریان دەهێنێتەوە. شەو تا بەیانی ئەو مەجموعە ستافەی کە لەگەڵ ئێمە ئیشیان دەکرد فیتەرەکان ئیشیان دەکرد بۆەوەی زووترین کات هەمارەکان چاپ بکەینەوە دووبارە بگەینەوە دەستی پێشمەرگەی ئەوە بوو ئیستیفادەشی زۆر باشمان لەو هەمارانە کرد. تەنها ئۆتۆمبیلی سەربازی نییە بەڵکو چەندین سەچی قورس و سوچی داعش کەوتونەتە ژێردەستی پێشمەرگە دوای چاکردنەوەیان تاقی دەکرێنەوە و لە دژی داعش بەکاردەهێنرێن. لە ڤیدیۆیەک کە سەرەتای ئەم ساڵ پێشمەرگە وێنەی گرتووە دەست تۆڕی میدیای ڕوودا و کەوتووە دەردەکەوێت کە پێشمەرگە دەستی گرتووە بەسەر زری پۆشێکی داعش. زری پۆشەکە ئەمریکیە و هی سوپای عێراق بووە. ئەوە هەمان ئەو زری پۆشەیە کە لە ڤیدیۆکەی مانجی کانونی دووەمی ئەم ساڵ کە پێشمەرگە وێنەی گرتووە دەردەکەوێت. ئەم کات ئەم زری پۆشە کە هی سوپای عێراق بوو کەوت بۆ ژێردەستی داعش نەخشەی عێراق و ئاڵای داعشی لەسەر بوو. بەڵام ئێستا ئەم زری پۆشە ئاڵای کوردستانی لەسەرە و وەک پێشمەرگە دەڵێن لە چەندین هێرش بەکارێن هێناوە و سەرکەوتنیان پێ بەدەستێناوە. پێشمەرگە بە درێژایی ماوەی شەڕیان لەگەڵ داعش دەستیان گرتووە بە سەردەیان ئۆتۆمبیلی سەربازی و سەدان پارچە سەچی سووک و قورس. تەنها لە میحوەری مەخمور نزیکەی 25 ئۆتۆمبیلی سەربازی داعش ئاڵای کوردستانیان لەسەر هەڵکراوە. چەکدارانی داعش بەشێکی زۆری ئەو چەکانەی کە ئێستا لایتیان لە سوپای عێراقیان دەستکەوتەوە دوای شەڕی پێشمەرگە و داعش ئێمە توانیمان ئەو چەکانە لە دەستی داعش وەربگرین و چەکان چەکی ئەمریکینە و زیری پۆشەکانیش بە هەمان شێوە و کاریگەری خۆیان هەیە لە شەڕی پێشمەرگە و شەڕی داعش. میحوەری مەخمور کە ناوچەیەکە کەوتۆتە سێگۆشەی نێوان هەر سێ پارێزگای هەولێر و کەرکووک و نەینەوە یەکێکە لە میحوەرە گەرمەکانی شەڕ لە نێوان پێشمەرگە و داعش. چەندەها شەڕیشمان پێکردیتەوە کە بۆ هەمەڕانە و بە دۆشکەکان هەمووی خۆیان مەکە دواتر ئەمە ئیستیفادەمان لێ کردەوە لە دژی وان بەکارماهێنێتەوە. تەمەنۆکارێک زۆر باش و زۆر سەرکەوتنیشمان پێهینە. زیاتر لە ساڵێکە بەرپرسانی کورد داوای پێدانی چەکی قورس لە وڵاتانی هاوپەیمانان دەکەن تاوەکو پێشمەرگە بتوانێت لە بەرامبەر داعش شەڕی پێوە بکات. چەکە قورسەکان هەر نەگەیشتن بەڵام پێشمەرگە بەردەوامە لە شەڕی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی لە سنووری باشووری کوردستان ئاڵای داعشانی هەڵکراوە. ڕەندە جەمال ڕوودا و میحوەری مەخمور.